لە نێو کەژ و چیا و ژێر هەورە ناسکەکانی ئاسمان لەگەڵ باڵندەکانە ئەفڕم بەسەر زەویە هێدی باڵەکانم تێی ئەەکەم و پەپولەکانی سەر شەپۆ لە وردیلەکانی ڕووبارێک کانیاوێک ئەدۆزمەوە بۆ ئەوەی بەهێمنی یاداشتەکانی 34 ساڵی بۆ بخوێنمەوە من لێرم لە کورسات یاخوا بەخێر دەستت خۆش بێت خۆشەویستان مەمنونم کەس نییە کە گڵشاد ئەحمەدی ڕاگەیاندکار و نووسەریش ئەو نووسەریشی هاتە سەروانە دەمێکە نووسەریشی ماشەڵڵا دیارە کە گڵشاد خۆتان ئەزانن خاوەنی یەکێک لە تاڵن بە شانازیە و ئێمەوە باسەکەین درێژترین بەرنامەی تایبەتمەندی ژیانی کوردەواری ژیانەوەی کوردستان 34 ساڵ پێمە بێت درێژترین بەرنامەیە کە ئانی تەمەەن درێژترین بەرنامێ وانە هیچ گومانیتیانە کاڵچا زۆر بەخێربێ زۆر بەخێرێک سەرچاوان زۆر خۆشحاڵین کامڕۆ لە کورسات و لە ڕۆژێکی نوێ لەلامان میوانی زۆر لە ڕۆژی نوێ لە کورسات زۆر بەخێر لە خۆش کاڵچات تازەترین کتێبی چیرۆکەکانی ئەو دی و چیایە کە ترەمان نازانم بزانم چەندین چیرۆکە شتێکم سیر کرد هەست مەکرد ئەنی گەر کەسێک فیلمێک بەرەم بێنێ چیرۆکی زۆر باشی تایە بچێ بگەڕە بدای هەندێک چیرۆکی نەبیستراوە بەڵێ هەڵە نیم خۆلم هونەرمەند قادر جەلال پێرێ لە کۆڕەکەمان پرسیارێکی کرد باش وتی ئەم چیرۆکانە ئەبێ ئەمانەی تێ بیکەین بە سیناریۆ بۆ فیلمی کورت و درێژ وتم پێشکەشە بە هەموو دەرهێنەر سینارێست ئەوەی کە دیالۆگ دانێ پێشکەشیان بێت بەڵام بە مەرجێک لە چوارچێوەی کوردەواری و نەتەوەی کوردەواری دەرنەچێت کاک دڵشاد بەهۆی بەرنامەی ژیانەوە زۆرە گەڕێوانە بەڵێ مانە لە سوود لەو بەرنامەی وەرگرتووە یان ساتی ئامادەکردنی بەرنامەکە هەندێک بابەتێ بە خەیاڵ تا هاتوویان چیرۆکەکان سەرنجڕاکێش بوون هەوڵەدا و کۆت کرد بێتەوە ئەمە بەشێکە لە بیرەوەریەکانم بەشێک لە ساڵی 92 کە دەستم پێکرد بەداخەوە هەتا سیوێکی ئاب کە چەند ڕۆژێکی ماوە بەداخەوە 800 بۆ 880 بەرنامەم نەمافەوتا لەگەڵ هاوڕێم بەکرفەرەج هونەرمەند و کامێرەمان جاری وابوو بە هەفتە لە ناو گەرمیان ئەماینەوە بەس بۆ ئەوەی هەندێک دیکۆمنتەری ئەنفال کراوان بە زمانی خۆیان شاید حاڵەکان خۆیان بدوێن بە هەفتە ئەماینەوە لەوێ هەموو شتەکانمان ئامادە ئەکرد و جاری وابوو لە هەفتەیەکە 3 ڕۆژ ئەو بەرنامەیە پێشکەشەکرا ئەو دەمە زۆر گرنگ بوو ئەو بەرنامەیە پێشوازیی زۆر گەرمی لێکرا و هەتا ئێسش لە یادەوەری ئەوانەی کە لەگەڵما هەڵکشاون لە یادەوەریان ماوە و ئێستاش ماوە ئێستاش بەرنامەکە هەر حازرە و هەر ئامادەکرێت جا ئەوە ئەم کتێبە چیرۆکەکانی ئەو دی و چیە دوێنێ لە شاری کەرکووکی کورد لێیان پرسیم بوو ئەو دی و چیە وتم ئەو چیرۆکە لەو دی و هەناسە ساردەکانەوە هەموو دار و پەردووی گوندە ڕووخاوەکانی بەسەرەوە بووە تەپوتۆزی لێنیشتووە من دیسانەوە جارێکیکە تەپتۆزەکەم لا بردووە ماچم کرد و هێنامەوە ناو کایە ئەوە بەشێکە لە بیرەوەریەکانم کە ئازارەکانی نیشتیمان ڕۆژانەی خەمەکانی نیشتیمانە ئەوە هەموو گوندەکانی کوردستان هەتا بادینان و هەتا ئەکاتە خورمات و داقوقی کورد هەتاگاتە مووسڵی کورد ئەمانە هەمووی تایە هەموو کوێرەوەری و هەموو هەرچی بەسەرهاتی ئازار و خەم هەیە لەوەیە دەستە خۆش بێ من چیرۆک نووس نیم ئەوە چیرۆکی مێژوویە بەتەنها بە ئازار ئاودراوە هیچی تر دەستە خۆش بێ کاکە دڵشادیان کەواتە هەموو ئەو چیرۆکانەی کە لە نێو ئەم کتێبەیە هەیە سەرجەمیان ڕاستەقینەن وایە
اینجا یەک شتی تریش باش اینجا کاک دڵشاد ئەمێ باسی ئەوم بۆ بکەی بۆ نمونە چۆن تۆ بیرت لەوە کردەوە سەرجەم ئەو بابەتانەی کە گوندنشینان بە تایبەتتر لەگەڵ تۆیان تاو تویان کردووە خۆت گوێبیستی چیرۆکەکانیان بووی بۆ بیرت لەوە کردەوە بۆ کتێبێکی لەم شێوازە چیرۆکەکانی ئەو دیوچیا بیکەی بە چیرۆکێک و بیکەی بە کتێبێک و بڵاویکەیتەوە چی وای لە کاک دڵشاد کرد ئەمە لە سەرجەم کوردستان ئەمە باسی ئەنفالی تایە زۆربەی تەرکیزم کرۆ سەر تعریبی کوردستان ئەو ژنانی کە بۆیانە جێڕامەوە چۆن تەرحیل کراون چۆن بە زۆر دەریان کردوون و بۆ شاری سلێمانیا بۆ بنەسڵاوی هەولێر ڕاگوێزراون باسی ئەویان بۆ کردوم ئەوانەی ئەنفالەکان لە ساڵی 92-93 زۆربەی خەڵکەکان ئەو چیرۆکانیان بۆ جێڕاومەتەوە نمونەیەک لەوە لە معلومە باش لە معلومە پیاوێکە بوو ناوی مامە عەزە بوو مامە عەزە چوە سەر کێڵگەکەی خۆی لە بەرامبەر شاخی ئاسنگەران لەوێ کێڵگەکەی بچێڵێ وەختە پەرژینێکی قایم بێ لە ڕووی بینەران و بەڕێستان بە گوێدرێش دوو دانیان دانا و گازنێکیان پێوە بەست و عەرزەکەیانە کێڵە مامە عەزە زبانی زوو دەرئەچێت ئەچێتە ئەوێ ئێساش کوڕێکی ماوە لە معلومە ناوی ئازادە ئەو وەی گەڕامەوە کە ئەچێتە ئەوێ دەسەکا بە جووت و ئەمانە بڕەوێکی بێ پێم وابێ لەگەڵ 63 پیشک بڕنەوێک لەگەڵ 63 تورەکەی تووتنەکەی سیغارەکەی ئەمانە هەموو بات دەسەکا بە ئیشکردن و لەو کاتەیە لە گەرمەی ئیشا بێت ڕەوە گورگەکانی بەعسی فاشیزمی عەرەبی پەلاماری ناوچەکایە ئەویش بە خۆی ئەڵێ مامە عەزە باشە من ئەم تفەنگەم بۆ چێگەر وە ڕۆژێکی وانەوێت بە تاقی تەنیا بەرامبەر سوپای زەبەلاحی بەعسی فاشیزمەوەز دێت شەڕ ئەکات یەکێ لە ئەفسەرە فاشیزمەکان لە ناوە بە فاشیز بکوژی تا گەلبژی ئەوە ئەکوژێت هەتا ئەگاتە 12 کەس بەداخەوە ئیدی وردە ئەوە نیە توێنەی ئەبێت و ماندوو ئەبێت و ناتوانێت ئیتر شەڕکا و فیشکی وەرەکەوێ ئاخر سیغار ئەکێشێتەوە لە سیغارەکەم من و تۆ هەردووکمان بەدەم سووتانە و کۆتاییمان هات ئەگەنە سەری ئیدی بە کۆپتەرێک ئەیبن کەس نایبینێتەوە کەس ڕۆی ئەمە چیرۆکێک لەو چیرۆکانی تە ڕەنگە دەیان چیرۆکی ئەوە ئەنفال هەبێ بەڵێ سەدانی وایتایە 324 لاپەڕەیە برای ئازیزم وەزیری ڕۆشنبیری وەزیری وشەی کوردی حەمەی حەمەسایی مامەسا حەمەی حەمەسایی بۆی چاپ کردم 500 دانە هیوادارم ئەگەر هیچ کەس بتوانێت هاریکاریم کا 500 دانی ترم بۆ چاپکە من هەر بە هینەیەم بە خەڵک بە دەستە خۆش کاک دڵشاد دووسێ پرسیارمە ئێجارە حەز ناکەم بچمە لاوە هەڵەگرم بۆ کۆتاییەکەی یەک شت زۆر سەرنجی ڕاکێشام لە هەندێک لە خۆزگام کتێبەمان زوو لا باید بمان خوێندێتەوە بۆ زۆر بەڵام تۆزە شتی لێ هەڵەهێنجین بۆ نمونە ئێسامە چیرۆکێکە لە لاپەڕە 163 نووسیەوە تا عەلەی خرمە بۆ نمونە بەڵێ نووسیدە پیاوێک بێ کەس ها بە دوو شەسەیرکە خۆشە ئێستا ئەنی شتێکی جوانە دووتە من چیرۆک نووس نیم من ئەوەی کە بینیمە واقعم جێڕاوەتەوە بەڵام داخڵبوونی ئەم چیرۆکانە بخۆی گرینگە سەر تۆ کەسەر بۆ سیناریۆنیستێک داد ناوە پیاوێک بەڵێ بێ کەسە کاتا کەسی نییە هەناسە سارد ڕەنج بێوەر کەس نەیدەزانی کوڕی چییە و خەڵکی شوێ و چییە بەڵام هەموو ئەوە یەکێکە لە هینەکانی میلەتەکەت هاو نیشتمانی میلەتەکەت هەناس ساردێ وانە مەبەسم بەڵام هەموو جوتیار و گونیشتنانی ناوچەی تاوگۆزی نانیان دەدای و ڕێزیان لە دەگر عەلەی خرمە مەجارێ یعنی چۆن هەڵێ پێشەکیەک لە چیرۆکە بۆ کەسێک کاتۆ تەوێ بە خوێنەر ڕابکەشیتە ناو چیرۆکەکە وانە ئەمانە بیر و زادەی خۆتن ئەتوێ ئاوادەخڵی بابەتەکە بی وێنایەکەی بە وشە بەڵێ ئەم چیرۆکانە من لەگەڵ سروشتا هەموو نەبێ بە قسە سروشتی کوردستان جوگرافیای کوردستان جوگرافیای زمان جوگرافیای دانیشتوان جوگرافیای جیۆپۆلۆتیک سیاسی لەگەڵ مێژووی نەتەوەکە مێژووی دروستبوونی جیهان مێژووی گەلانی زاگرۆس من لەگەڵ ئەو ڕایانیم کە بڵێ کورد ئاریە من لەگەڵ ئەویانیم
کورد لەگەڵ لە زاگرۆزیەکانە کە لە سەردەمی چاخی بەردینی نوێ کە کشتتوال دۆزرایەوە ئیش بۆی ژنەوە دۆزرایەوە کە چەپکە گژوگیاکان ئەبر لەگەڵ خۆیانە ئەیان بردا ئەشکەوتەکە دەنک ئەکەوت کە بەهار هاتن و سێرەکەن شین بۆتەوە سۆز بۆتەوە ژن ئیدراکی کردکەوە کشتتوال هەیە شتێکی ئێوە بوو 1500 ساڵ بەر لە ئێستا لە کوردستان گوند دروست بوو یەکێ لەوانە چەرموو 1500 ساڵ بەر لە زاینەیە گوندی چەرموو تقریبا 12 کیلۆمەتری خۆر هەڵاتی چەمچەم هەڵا لەگەڵ لە شارە زووری شەمانە ئەمانە چی دروستی کردوون بیرکردنەوە مرۆڤ هەمیشە لە بیرکردنەوەیە هەمیشە لە پێشکەوتنایە ئەوەی کە گرنگە کە بیر ئەکاتەوە کاری پێ ئەکات من سروشتی کوردستانم زۆر پێخۆشە یەکێک لە گۆرانی بێژەکانی گەرمیان هەموو جارەڵێ گەرماکەی گەرمیان بادرکە لە گیانم ئەو گەرمایی گەرمیان بە هەموو دنیا ناگۆڕنەوە خۆ گەرمیانیشی وابزانام نا دایکم هەزار سڵاوی لێبێ لێرە ماوەشکر خەڵکی مەملەحەیە زەنگنەیە دایکم باوکم ئابلاخیە خەڵکی ئەم ئابلاخی خوار سلێمانیە یاعی دوو شێوە کەڵتوری جیاواز دوو ئینسانی زۆر مەزنی زەحمەت کێش هاتوون کە زەواجیان کردو ئێمە باشە کاکە دڵشاد ئەم چیرۆکانی کە لەنێو ئەم کتێبەیە تۆ ماشەڵڵا بەرکەوتت زۆرە لەگەڵ گوند نشینانە زۆر بە جوانی ئەیان دوێنی هەر یەک لەوان کە چیرۆکیان هەیە و بۆ تۆی ئەگەڕنەوە دوجار تۆ کردوتە بە کتێبێت چۆن ئەم چیرۆکانت بیر مابوو بۆ نمونە لە کاتێک کە سەردانی گوندێکە کردو چیرۆکێک وای لە تۆ کردو کە بیخەیتە ناو ئەم کتێبەوە چیت کردو کە گەڕاویتەوە ماڵەوە چۆن چیرۆکەکەت لە یاد نەچوە ئەمە هەموو هۆشی خۆم خصۆ سەر ئەمە باشە ئەمە سوپاس بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ ئەو کوردستانی نوێی کە ڕەوانشاد مامی کورد سەرۆکی هەر چوار پاچەکەی کوردستان سەرۆکی نەتەوەی کورد بە ڕەحمەت بێکە قوتابخانێکی زۆر گەورەی بۆ بەجێهێشتین و هەتا ماوین ئێمە قوتابی ئەوێن یەکەم ڕۆژنامەی کوردی کە دوای ڕاپەڕین هاتەکەیەوە سەرۆک مام جەلال ڕەحمەت بێ ڕەوانشاد ئەو ڕۆژنامەی کوردستانی نوێی هێنایەکایەوە پێم وابێ لە دەی یەکی 92 بوو یا 12 یا ئەوانە نازانم بەڵام ئەزام لێ لەوەیە بوو من لەو کاتەوە هاوکارم لەو کاتانەیە ئیتر کاکستان و ئەو بەڕێزانە لەوێ بوون بە تایبەتی کەژاڵ ئەحمەد شاعیر ئەو هاریکاری باشێکردم گۆشەیەکیان پێدام گۆشەکە چیرۆکەکانی ئەو دی و چیا بوو کە لە گوندێک گۆشەکەشەکە بە نای کتێبەکە بەڵێ کە لە گوندێکە هاتمەوە چیرۆکەم ئەبیست شەودامە ڕۆشتەوە دوسێ جار ئەم خوێنەوە بزانام تا چەند باشە و تا چەند خوێنت چێژی لێبێ خۆتان زان زمان دەواازەیەکە بۆ تێگەیشتن لیان پرسیم وتیان کاک دڵشاد ئەم 34 ساڵە چی فێربووی لە گوندەکان وتم زمانی کوردی زمانی کوردی مەزنترین زمانە لەسەر ڕووی ئەم زەمینە بڕوا بکەن ڕاست ئەمەنە جوانە بەڵام خاوەنی نییە بەداخەوە باشە تۆ لە چیرۆکەکانە پەنات بە بردووە دایکێکی گەرمێنی باوکێکی سلێمانی بەڵێ تەمە چیرۆکی باوکیشی تایە بزان بە یەکەم چیرۆک بۆ دەست پێەکە یەکەم شت باسی باوکمەکەم باسی باوکتەکەی چکە باوکم سوود لە هەم دەستەواژە گەرمیانەکان وەرگرتووە لە گەڕانەوەی چۆن چیرۆکە گەرمیانەکان ئەگەر ئەوە خەڵک بیخوێنێتەوە هەندێک جار تەلەفۆنم بۆکەن ئەڵێن فڵان وشە چییە هی کوێستانم تێکڵاو کردووە هی دەوروبەری لای گەڵاڵە و حاجی وەمەران ئەو ناوە وشەم هێناوە تێکڵاوم کردووە لە شار باژێر لە شارە زۆر لە گەرمیان ئەمانە هەمووی تێکڵاوە هەموو وشەکان تێکڵاوم کردووە و هێناومە لێرە ئەوم پێنووسێتەوە ئەو چیرۆکەی مامەحمەی باوکم یەکێکە لەو چیرۆکانی هەمیشە شانازی پێوەکەم چکە باوکم جوتیار بوو هەناسە سارد بوو کرێکار بوو 6 کوڕ و 2 کچوو دایک و باوکمی بەخێو کرد لە ژێر زەمینەکە ژیان مانگی بە 2 دینار هەمومانی بەسەر بەرزی بەخێو کرد 2 برا شەهید و خوشێکشم بەناوی شەهید هێرەوە شەهیدە باش کاک دڵشاد نازام زۆر وەڵامەکەم وەرنەگر من تۆ کە چیرۆکەکان گوێبیستی ئەبید لە گوندەکانە یەیتەوە لە ماڵەوە عینەن ئەو گۆشەی کە لە کوردستانی نوێ هەبووە
ئەینووسیتەوە جارێک کردایە ڕێژیتەوە ئەوە نمونەیەکت بۆ باسەکەم لەگەڵ هاوڕێم بە کرفەرەج ماوەیەکی دوور و درێژ بەیەکەوە بووین ماندووبوونێکی زۆری چەش یەکێکە لەو کامیرەمانەی کە هەمیشە من شانازی پێوەکەم بەیەکەوە چین بۆ یەکێ لە گوندەکانی گەرمیان منسوور ئەلکان گوندی منسوور ئەلکان ئەوان پێڵەن ئاوایی خەڵکەکەی زەنگنە لەوێ بە سێبەرە لەن سایک باشە من لە سایکی ماڵێکی قوڕینە دانیشتم بە کرفەرەج تەسویرێ کرد وێنە یەگری گوندەکە قشێکی دەوروبەری ئاوا 18 ساڵ 19 ساڵ 20 ساڵ هاتە دەرەوە قژوبش ئاڵۆسکا و ماکسێکی شەرابی جووتێ نەعلی هەندێک دڕا و هەندێک چاک لەگەڵ دەموچاو گەنەموو هات لە تەریشمەوە دانیشت نەمزانی ماڵی ئەوانە تمەزەوە ماڵی ئەوانە باشە وتی کاکە بە خێربی بان چاوم بۆچی هاتووی وتم وەڵا هاتوین لێرە بەرناماکەین بەرنامەی ژیانەوەی کوردستان نەدیوە وتی نا وتم من ناناسی وتی نا وتی ئەی تۆ من ناناسی وتم من ئەمە یەکەم جارە تۆ بینم کچەکار نازانم ناوت چییە وتی وەڵا من ناوم فلانە حەزاکەم ناوەکەی بێنم وتم من ناوم دڵشاد ئەحمەدە وتی وای کا دڵشاد وە خێربەی بان چاوم دانیش دەستی کرد بەخزە وتی تاسی ئاوە بۆ بێنم یعنی جامێ ئاوی بۆ هێنام و دانیشتین وتی خەوەر باوکم بۆ بجێڕمە وتمەرە وەڵڵا وەرەقەکە لە تەنیشمەوەی من دایما ئەو قسەیە کرد منم نووسیەوە وتی لە هەفتەی ڕەمەزانی ساڵی 1970 بوو شوێن نوگرە سەلمان ئەو نوگرە سەلمانەی ئابڕووی هەموو ئازادی خوازی جیهانی برد ئەوە زای بۆ عاڵێم چونکە ئازادی خوازانی جیهان هەمووی دەوڵەتان هەمووی ئایانزانی کەوا میلەتێک لەوێ لە ناو ئەچی قسەیان ناکرد کەس قسەی ناکرد ئەوە میلەتێکی سەردەست ئەوەی کرد بەرامبەر بە من بەڵام بەر لەوەی من ئەنفال کردم خۆی ئەنفال کرا ئەو میلەتی سەردەستە بۆی جێڕاموتی باوکم ئێکێ بوو لە پیا و ماقوڵەکانی ئەم ئاواییە وتی دیوەخانی بی مەڕووماڵاتی بی باسی ئەم شتانەیە کردبووم دوایی وتم چی بوو وتی باوکم کاوسەڵتەیەکێ بوو زۆر جوان بوو پیاوێکە بوو ناوی عەلی میمی بوو عەلی دێوانە ئەمری خوای کرد خەڵکی کەفریەوتی باوکم لای ئەو کاوسەڵتەیە دووری وە 2 دینار و نیم وە 3 دینارەی دووری 3 دیناری ئەو دەمانە زۆر بۆ هەمیشە وتی دیوەخانێ بوو دایمە میوانمان هەبوو کە چووینە ئەوێ باوکم حەزی لە تەماتەیە کردەمەوە عەسر بوو تایەکی ناوم ناوە تەماتە بەڵێ حەزی لە تەماتەیەک بوو بۆی ڕۆژەکەی پێ بشکێنێ وتی ئەوە دەمە و ئەوە چارەکێ 20 دقەی مابوو بۆ بانگی محەممەد کە خەڵکی کوردی دیل لە ژێر دەستەی دیلە عەرەبەکان بۆی ڕۆژەکانیان بشکێنن موسڵمانی کورد زۆر عەزیمە ئەوان سەردەستە بوون ئەمان دیل من ئەمان بە ڕۆژوو بوون ئەوان بە ڕۆژوو نەبوون وتی وەڵا زۆر گەڕا بۆ تەماتێک دەستی نەکەوت وتی تەماشای کرد ئەسکەرێک لەو سەر جۆرە تانکەرێکی بچووکەی عەسکەری بردێکیان دانا و تەماتە ئاشواتەوە وتی سێریکی ئەم لاولای کرد بە جلێکی دراوەجاوە بیر چ پێت بڵێم کاوسەڵتەکەی فرۆشت بوو بە دینارێک و 1250 کاوسەڵتەکەی فرۆشت بوو بۆی مناڵەکانی دوو کچی لەگەڵا بوو یەکێ لەو کچانەوە بوو کە باسی بۆم نەکرد وتی 8 ساڵ بوو واتم والدی هێشتا بوو وتی وەڵا چوو هەر بە چاو پێی وتی ئەمەنە سەنگین و گەورە بوو زاتی ئەوەی ناکرد خۆی بشکێنەوە تەماتێک بەڵام پێیوت بە چاو پێیوت وتی ئەسکەرەکە کە تەماتۆشتەکانی کۆکردەوە نەیایە یەک تەماتە لەسەر بەردەکە لەوێ داینە وتی تر ڕۆی وتی باوکم پەلاماریا کردی ئێرەوە حەمد و سەنای خوای ئەکرد وێزاری نیشتیمانێکی دۆزیوەتەوە وێزانی ئازاد بوون بە نسیبی بووە هات لەو کاتەیە یەکێک لە جەلادەکانی ئومەی عەرەب کە بە ناوی عەجاج پێم وا بواتە ڕەشەبا یا تەپ و تۆز شتیوە ئەمانە لە کوردەواری خۆمان کە تۆزە قورسە پێڵن حەجاج ئەوە گورگەکانی دەوروبەری هاتن وتیان تۆ دزیت کردووە ئەمیش دەستی کردووە بێرێ وتیان دزیت کردوتی نام دزیم نەکردو من دزی ناکەم من کوردم دز نیم هەرچی چۆنێک بوو وتی هەر دەستی نەکردە وتی لێیاندا کە لێیاننا
بە هێن سۆندە و ئەم جۆرە شتانە مەلا لە ناو مەلاکە خردیل بوو ئەویش دیل بوو ئەویش ئەنفال کرابوو هەر لە ناو دیلخانەکە هاواری کرد الله وەگوەر وتی باوکم کەوت و ژیانی لە دەستدا تەماتەکەی لە دەستکەوتە خوارەوە ئەمە یەکێکە لەو چیرۆکانی خۆیان بۆ مەجێڕنەوە من بە شێوازە ئەدەبیەکەی خۆم تۆ لەو کاتەیەک سەر دەستی پێیەکەی بە نووسین هەمووی نووسیەوە گەڕانەوە نەخۆش وەلا ما بکرێ بە فیلم و وانە کاڵ شاد یەک پرسیار مرۆڤ لە کاتی گێڕانەوەی ئینسان بەهۆی تەمەنەوە بەهۆی چوزانم ئەڵێ لە کوردەواری خۆمانەڵێ گەر جامی ئاو تاسێ ئاو بکەیتە دەسی بنەوە من بیە مەلانە لایلانە تۆزێکی لێ ڕژە بیا لای تۆ لای تۆ تۆزێکی لە ڕژە زۆر جار ڕەنگە حەقی بابەتەکە و خۆی نەشتگا بۆ دروستی و ڕاستی پشتی ئەم چیرۆکانی ئەو دوو چیە کاڵچات چی کردووە پرسیارت کردووە کچێک چیرۆکێک بۆ تۆ ئەگێڕێتەوە لە خەڵکی گوندەکەی ترت پرسی و ئەم چیرۆکە ئەزانی چۆنە من لە پێش چەند زادەیەکی ڕاستی سەیری سەرزەمینەکە ئاکەم بزانم هێرە کوێ گردۆڵکەکانی ناوی چییە چەند کامیاویتیایە ئەوانەی لێرە شەید بوون کێ بوون ئەوانەی کە مێژویان لێرە دروست کردووە کێ بوون ئەمانە هەمووی سەرزەمینەکان نووسمەوە کە ئەوم نووسیەوە قسەکانێت ئەو قسانەکەمە سەر ئەو سەرزەمینە من چیرۆک نووس نیم چیرۆک تەکنیکی خۆی هەیە حساباتی خۆی هەیە بەڵام ئەمە چیرۆکی مێژوویە هی میلەتێکە ئەمە بەشێک لە یاداشتەکانم ئەگەر ئەمە جاریشکە چاپی بکەنەوە بەدەست خەڵکێکی زۆر بگات ئەوە مێژووی ئازار و خوێن و فرمێسکی میلەتی کوردە باشە کاک دڵشاد بگومان ئەمە چیرۆکی زۆری تیاوەکو خۆت باست لێوە کردووە بەڵام لە کاتی نووسینی ئەم کتێبە و لە کاتی ئامادەکاری بۆ ئەوەی کە کتێبێکی لەم شێوازە بنووسی بەڕێزت هیچ چیرۆکێکە بۆ کە زۆر کاریگەری لەسەر کاک دڵشاد دروست کردبێ کامیان زۆر یەکی لەو چیرۆکانی کە لە خاڵخاڵان بۆیان گەڕامەوە شاخێکەیە خاڵخاڵانی ناوە 1200 متر لە ئاسیڕووی دەریاوە بەرزام ئەبێتە سنووری نێوان شێخ بزێنی ئەبێتە نێوان سنووری شێخ بزێنی و شوان هینێکی زۆر گەورەیە بڵێن ناوچەیەکی زۆر گەورەیە پێم وابێ 37 گوندە ئەمە عشرێتی شوانی تایە ئەم دیوی شێخ بزێنیە شێخ بزێنی سەر و شێخ بزێنی خۆرەوەیەکێک لە عشرێتە گەورەکانی پێکهاتەی نەتەوەی کورد لە یەکێک لە گوندەکان شتێکیان بۆ جێڕامەوە کە پەلاماریان داوە بارانێکی زۆر بووە ئەزانم کاتیشتان کەمماوە بارانێکی زۆر بوو ئەوە تایەتی دوایی تەماشایکە ئەڵەم باران وای بۆ جێڕامەوە بەڵام یەک تەسویری بە وشەی کوردی یەک تەسویری ئەو بارانم کردو کە چۆن عسکەرەکان هێن سەگەکە پیان ئەوە ڕێ و ئەسرە ژوورەوە سێرەکەن لێفێکی متیل چڵکن کەس نازانێ وەختی خۆی ڕەنگەکەی چۆن بووە لای ئەبن پیاوێک ئەڵێ کاتی ئەوەم نییە بە پێشوازیتان لێ بکەم هەڵیەگرن چاویلکەیە کات چاوی ئەهێن بەدارێکەوەی بەستەوە بە تاقی تەنیا ئەو ماوەتەوە لەو گوندەیە ئەمە حقیقەتە گولە باران کرا شەهید بوو بەتەنها سەگەکە چوو دەم و لێوی خستە ناو پێڵاوە پڕخوێنەکەی پیاوە پیرەکە و ئیتر قروسکانی کەس نەیزانی سەرکەشی لەسەر دەست خۆش کاک دڵشادیان کاک دڵشاد شاعیریشی بەڵێ شعرە نووسم شعری تۆ خیانەت لە خوێنتایە شعری منە کاکە ئەوە بیان بە نەریمان بابان لەگەڕی خۆمان بلە شێخ حەدین لە لای سەواڵەکە بەیەکەوە گەورە چیرۆکی و شعرە چییە؟ چیرۆکی و شعرە چیە تۆ خیانەت لە خوێنتایە؟ ناوەڵا چیرۆکی هەیە یان نییە؟ چیرۆکێک لە پشتی شعرەکە خۆی خۆی چییە بە حەزەکەی بیزانین چیرۆکی خۆی بوو نازانم مامۆستا نەریمان بابان چیرۆکی خۆی بۆم بۆی کرۆ بە شعر بوو شیرۆکی خۆی بووی من نەبوو بۆی جێڕایەوە تۆ کرد بە شعر زانەوە 6 بیانەوە حەوت بوو مامۆستا نەریمان بابان بۆی جێڕایتەوە وتی وەڵا مامۆستا دڵشاد ئاوا شتێکی ئاوایەوە مابلەوە وتم سمێنێ شعرێک لای خۆتە بۆ هێنا بێجگەلەوە جارێکیان پێم وابێ مامۆستا ئەنوەر قەلاخی بوو تۆ بۆ چیرۆکەکە بۆ نەیجێڕاینەوە کاتۆلی هەبوو ئەوە نییە هێنی کات کێ دێ بچین ئەو شعری منە مامۆستا ئەنوەر قەلاخی هیچێکە بوو لای سەوسەن بوو وە سەیری باخوترێ سەوسەن ڕاستە سەوسەن خان لێرە بووە ئەوە
جا کۆمەڵێ گۆرانی و شعر و شعری مناڵانە بە زۆری دادەبەیان سڵاوی لێبێ لێرەوە لە بەشی مناڵانی ئێمە بوو لەگەڵ ئەحمەد خانەقینی لەگەڵ بەهرەخان بوو بە ئەندامی پەرلەمان ئەوانە دایمە داوای شعران لێ کرد یەکێک لە شعرەکانم ڕۆبن هود بوو هین یەکێک لە موزیعەکانی ئێرە خێزانی هاوسەری کاک ئالان ساکارخان وتیەوە بڵێ شعری گۆرانی زۆریش بەڵام شعری زۆریش مەیە بە تایبەتی بۆ میلەتەکەم. باشە کاک دڵشاد با تۆزێک باسی اینجا کاری ڕاگەیاندنە لەگەڵا بکەین. ژیانەوەی کوردستان بۆ کاک دڵشاد چی ئەگەیەنێ بەرنامەی ژیانەوەی کوردستان چیە لای کاک دڵشاد؟ ئەو پانتاییەیە هەمیشە من بە پێوە وەستاوم بۆ خزمەکاری گەلەکەم بەڕەحمەت بێ ڕەوانشاد مامزەلال جارێکیان چوین بۆ لای لە 95 بوو چوین بۆ لای هەموو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە ئیتیحاد و ڕۆژنامەی کوردستانی نوێ و پێم وابێ ئینسات و ئەمانەی هەموو هەڵسەنگاند بە مەلا بەختیاری وتی ئەوەی دەچێتە گوندان کێ وتی ئەو کوڕێ ناوی دڵشاد ئەحمەدە وتی ئەتوو نەزری منی دەبێت لە گوندەکانی کوردستان بچی خزمەتکاریان بیت وتم هەمیشە هەتا ئێسش بەردەوامم بەڵامی دی نازانم تەمەن درێژ دەبێ ئینشەڵڵا کاک دڵشادیان هێشتا گوندی تر ماوە کە بچی بووی ها زۆر ماوە شوێن گوندی وە هەیە مەسەڵەن لە کوردستانە 5,000 بۆ 5,000 بۆ 6,000 گوند ڕووخا سوتا نەما ڕۆژی هەینی چوون بۆ یەکێ لە گوندەکان لە ناوچەی شوان ئەم هەینیە هەتا دۆزیمەوە ناوی جگیلەیە لە بینی چەند شاخوینی ئەم لاولایە بوو بەلای شاخێکا سەر کەوتم کوڕێکم بینی وتم ئەم کانێ ناوی چییە؟ کانێکی زۆر خۆش بوو لە شاخێکەوە هاتە دەرەوە وتی کانی دوو ژنە وتم یعنی ئاوی لێ بخۆم و ژنەیش کەش مسۆگەرەکەم وتی بەڵێ لێ نەخواردەوە بابا 50 خواردەوە هیچیش نەبوو سادەی نەبوو. کاک دڵشاد چ گوندێک بەلای تۆ زۆر خۆشە؟ ئەم هەموو گوندەت بینیوان دێ پرسیارێ سەیرە بۆ کاک دڵشاد لێ بکەی وانە پێی بڵێ کام گوندەی کوردستان زۆر خۆشە لای کاک دڵشاد؟ ناتوانم چونکە کوردستان بست بە بستی ئەم خاکی کوردستانە لە قورعانە ناوی هاتووە چونکە کوردستان سەرزەمینێکی عەزیمە خوای گەورە خۆشەوێ کاتێ نوح کەشتەکەی کە پاشچل ڕۆژە تەوەفان ڕەسووئەکە ئەنیشێتەوە لەسەر شاخی گۆتی لە قورعانە پێڵەن جوودی خوای گەورە لە قورعانە بە نوح هەڵێ وەقل انزلنی منزلا مبارەکە ئەم کوردستانێکێکە لە منزلە مبارەکانی خوا هیچ شوێنێکی تر نییە جگە لە کوردستان هەرچی ئیستیعمار و دوژمنانی دەور و بەرەولانەیە هەمووی شەڕ لەسەر ئەو کوردستانەکەن لەسەر ئەو مەسەلەیە نەود لە هەموو جیهانە نامێنێ لێرە لە کوردستان ئامێنێ ئەو لە هەموو جیهانە نامێنێ لێرە لە کوردستان ئامێنێ ئێرە سەرزەمینی خۆشەویستی خوایە هەڵبژاردەی خوایە کوردستان. باشە کاک دڵشاد 34 ساڵە بەڕێستان خزمەتەکەن بە ڕاگەیاندنی کوردی و لە بەرنامەی ژیانەوەی کوردستانە بەردەوام ئینشەڵڵا هەر بەردەوامی ژەبیت و تەمەن درێژ بیت. پێم بڵێ لەماوەی ئەم 34 ساڵەیە چ گۆڕانکاریەکەت بینیوە لە گوندەکانە لە لای گوندنشینان بۆ نمونە ئەو کاتە چۆن بوون ئێستا چۆنن چ گۆڕانکاریەک تۆ بەدیەکەی؟ لە ساڵی 47 کە هەندستان ڕزگاری بوو لە دەستی ئینگلیز ئەلمەهاتما گاندی کۆبەوە لەگەڵ خەڵکی وڵاتەکەی وتی لە کۆ دەست پێ بکەین هەمووی وتی بە شارعەکان وا لەکەین بە ئوتێل بکەین و نازان چی چیۆمانە وتی نا وتی لە گوندەکانەوە دەست پێکەین وتیان بۆ وتی نان لەوەیە زمانی ڕەسەنی هەندیش لەوەیە ڕاست ئەو دوانە بۆ ئێمە زۆر گرنگە لێرەش کە ڕاپەڕین بوو هەموو کەس بەتەما بوو کە گوند و ئاوایی و لادیەکان بخاتەوە سەر نەخشە بچن بەو پەڕی ڕێزەوە چکۆ بە خۆتان نەزان بەڕاستی شۆڕش لەسەر شانی گوندنشین بووە ڕاست ئەبێ ئەو شۆڕشە بێت بچێت ئاوە دەستی گوندنشینەکان ماسکە بڵێ مەمنونی تۆم نانی مناڵەکەی خۆی لەسەر سفریاوە بە پێشمەرگە باش کاکە چەندین جار حکوومەتی داگیرکەری بەعسی عەرەبی فاشیزم ئەو گوندانی ڕوخانەوە دێ هەیە
سێ جار ئەو قڕان شێلاوە کردوانەوە بە خشت قوڕەکە ماندوو بووە باش لەبەر ئەوە پێویستە ئێستاش ئەگەر حکومت نەیکا حکومت دەستی لێ شۆڕاوە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو وەفایەک ئەوەی کە لە کاروبارەکانە لە ئیش و کارەکانە دەستی ئەکەوێ بەشێکی دانێ بۆ گونشینانی کوردستان و گوندەکان ئاوادانکەتەوە بە تایبەتیش قوتابخانە و ڕێگە ڕاست ئەو دوو خزمەت گوزارێک زۆرترین داواکاری ئەوان کاڵ چات لە کەمتر لە خولێکێک بەڵامم بەرەوە نەزانم قەت حەزە ناکەم پرسیارە لێ بکرد بەڵام بەخوا من هەرێکم بە دەرفەتی ئەسار کاڵ دڵشاد مستەفا پێشەنگی ئەو بەرنامانەیە کە ئەچوو بۆ گوند و گوندنشینی ئەدوانی کاک دڵشاد ئەحمەد کاک دڵشاد مستەفا سڵامان بۆ هێوش لە بواری سینەمای کاک دڵشاد ئێستا هەندێک بەرنامە دروست بوون بۆ ئەچن لە گوندەکانە چاوپێکەوتن و بابەتی بۆ نە زۆر جار گفتوگۆی نازانم هەندێک گفتوگۆ ناپێویستن نازام چۆن ناویان بنێ من کۆمێدی تۆ چییە لەسەر من ڕێکمێ لەسەر ئەوە هەرچی کەسێ لە خطوتی لە هێڵەکانی نەتەوەی لابە لە داب و نەریتی بە شەرەفی خەڵکی کوردستان لابە ئەوە خائینە ئەوە دژ بە میلەتەکەی خۆیەتی لە ساڵی 92 تەلەڤیزیۆنی گەلی کوردستان تەلەڤیزیۆنی دایکە بوو هەموو کورتچاوی بڕی بوو ئەو وردەیتە تەلەڤیزیۆن زیابی سەدان هەزاران تەلەڤیزیۆن و سەتەلایت و نازام چی ئەمدا ولا هەیە با بەرنامەکەی منش هەبێ وەکو عالەمامووی هەموو هەبێ بەڵام بەمەرجێک ئەو کەسێ چێتە و گوندە یەکەم دابوونەریتی ئەو گوردە بخات سەر ئەو دوو چاوی ڕێز لە مناڵێک هەتا ئەگاتە پیرێک من دەستیان ماچەکەم کاچمەناو گوندەکۆ دەستیان ماچەکەم چکە ئەوەی لەوێ فێر ئەبم لە قوتابخانە فێر نامە هەرچەند خۆم مامۆساشم باشە کاکە سێهەم کە ئەچیتە ئەوێ ئەبێ سەری تەعزیمیان بۆ دانەوێنی بە ئەدەب سوش دەبەرە چونکەەوە گوندە شوێنی نانە ئاسایشی خۆراک لەوێ ڕاست دەست خۆش کاکە دڵشادیان زۆر سوپاس زۆر خۆشحاڵبووین کامڕۆن لامان ئامادە سەرەتا کەشت کۆتایی بەم مینەنانیان بەڕگەی خۆت باش لە کورساتەوە سڵاو لە کورساتەوە ئەڵێن سڵاو لە کەرکووکی کورد لە مووسڵی کورد لە حەمرینی سنووری نێوان منی ماد و ئەوانی بابش سڵاو لە خورماتووی کورد لە داقووق ئەوەن بە شڵپەی ئاوەکەت هەمیشە دەموچاو سار ئەەکەم و لێشت ئەنۆشم قوربانی خاکەتم خالەقین بمێنن بەخێر دەست خۆش دووبارە کاکە دڵشاد سپاس بۆ بەڕای سپاس و تەمەندرێژ بوو هەر بمێنیت بۆ کورد و وەڵا خاوێکی سەرتان نامێ ماڵتانەوە دەست خۆش خۆشەویستان